سڵاتان لەبێ ئەمڕۆ لەگەڵ بەشێک لە وڵاتیان باس لە گرانبوونی نرخ و شتومەک و کاڵاکانە ئەو پێدەویستانی کە ڕۆژانە پێیسمان پێێتی لیانە پرسین ئێستا دۆخی نرخەکان چۆنە کە دۆلار دابەزیەوە دابەزینێکی باشی بەخۆ بینیوە پێشترەگەر بەهاتیتا لە بازار مەعاملی شتێکە بکردایە ڕاستەخۆ پیانەوتی چونکە دۆلار بەرزە نرخەکەی بەرزە و ئێمەش بە دۆلار کڕین و مامەڵاکەین بۆی ناتوانین لەوە کەمتر داشکانتان بۆ بکەین بەڵام ئێستا کە دۆلار دامەزیوە ئایا نرخەکان وەکو خۆیانن یاخود هەرزان بوون یاخود گرانن ئەمە لە هاوڵاتیانە پرسم و بەشێک لە کاسبکارانی جووەرەگرم با بزانم هۆکاری بەرزین نرخ و شتومەک و کاڵاو پێداویستەکان بۆ چێگەڕێتەوە ئایا چاودێری لە بازاڕان نیە یاخود لایانی پەیوەندیدار وەکو پێویست گرنگی بە ڕێخستنەوەی نرخەکان نایە لە بازاڕە یاخود پەیوەندی بە ویژدان و زەمیری کاسبکار و بازرگانەکان هەیە ئێمە قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتاکەین لەگەڵمانە بن. تشکر زۆر سپاس ڕۆژانە خۆیتە بازاشتە کڕی بێگومان نرخەکان چۆن هەڵەسەنجێنی باشە یان ئەستەکەی گرانیە نرخ بە پێی دەوروبەرمان دەوروبەری کوردستان بە خودی عێراقەوە بە وڵاتانی دەوروبەرمانەوە وەلو خۆمان تا ڕادێنا ڕزاییمان هەیە بەڵام هێشتا نرخی شت لەلای ئێمە لە هەموو شوێنەکانی کە باشترە بێگومان لە سووریا لە ئێران لە تورکیا و لە خودی عێراقش ئەم نرخانی کە ئێستا هەن بۆ ئەم دۆخی کە ئێستا ئێمە تیاین هەرزانیان گرانە ئەم دۆخی ئێستا ئێمە تیاین بەهۆی نەبوونی موچە نرخ هەرچەند هەرزان بێت هێشتا هەر بەرقورسیە هێشتا هەر بەرقورسیە لە سەرشانی هاوڵاتی بۆ موچە نییە داهات وەکو پێویست نییە غەیری ئەوەگەر هەڵسەنگاندن بکەین نرخی هەموو شتەکان لەم هەرێمەی خۆمان لە هەر چوار دەورمان باشترە بێگومان هەرزانترە ئەم نرخە بەرزبوونەوەی یاخدا بەزینی نرخەکان تا چەند پەیوەندی بە ناجێگیری دۆلارەوە هەیە بەدڵنیاییەوە تاسیری خۆی هەیە بەشی هەرە زۆری ئەو کاڵانەی هاوردە دەکرێت بۆ کوردستان بە عوملەی ئەوەیە بە دۆلارە بەس باشە ئێستا دۆلارەکەش لە خوارەوەیە بەڵام نرخ هەتا ڕادێ وەکو خۆیەتی ئەوە تا ڕادێ جێگەی پرسیارە ئەوش ئەکرێ بڵێن بەڕاستی تاجرەکانمان وجدانیان بەکاربێنن وەختێک کاڵایەکە کڕن بە نرخێکی هەرزانتر یەکەمە هەرزانتریش بیدەنە هاوڵاتی ئەمە ئەگەڕێتەوە بۆ وجدانی بازرگانەکان بە بڕوای من بەشی زۆری ڕاستە حکوومەت چاودێرە مەسەلەن چاودێری بازرگانی هەیە لیژنەکانی قایمقامیەت هەیە و تا ڕادەیەک ڕۆڵی خۆشیان بینیەوە بەڕاستی ناکرێ بڵین ئەوانیش ئەتر زۆر پرۆفشناڵانە هیچ خەلەلێکیان نییە بەڵام بەشی زۆری بەڕاستی وجدانی تاجرەکانمانە بەدەخ وجدانی تاجرەوەیە ئەی تاشان نەسەکەی ڕقابە چاودێری لە بازاڕە هەیە بۆ جەنابە باس کرد ئەم چاودێری وەکو پێویستی هەیە ئەم چاودێرە بێگومان ئێستا مەسەلەن خۆمان هەلێرە لە پارێزگای سلێمانی لە ڕێگای کەناڵەکانەوە مەسەلەن کەناڵی بەڕێستانەوە باقی سۆشیال میدیاوە ئاگادار بین مەسەلەن لیژنەکانی قایمقامیە لیژنەکانی دیکەی چاودێری کە بەشێکی زۆر کەلوپەلی خراپ و ماوە بەسەرچوو سعری زۆر و هەموو ئەمانە هەتا ڕادێکی باش ڕۆڵیان هەبووە ناڵێن وەکو پێم وتی 100% هەموو شتەکان کۆنتترۆل کراوە بەڵام وڵات تا ڕادەیەکەم تەرخەم نەبوون ئیشی ئەوان جێگەی سوپاسە سڵاو لێبێ و خوا بازاڕە بە یاخوا بەخێر چۆنی قوربانجان دەنگو باستان وڵات خۆشی سەلامەتی بەڕێز باسی بازار وڵات سوپاس و خوا باش ئێستا دۆلار کەمێ دابەزیوە بەڵێ لە ئێستا 140 سەر معاملەی پێوەکرێ بە 1.9 فرۆشت گۆڕانکاری لە بازارە دروست کردووە بۆنە جموجۆل خوستە ناو بازارەوە وەڵایی بەپێی سیعرەکەی گەڵا کاوا دابەزێ بە 140 لەو کاتێکە لە گەڵا بە 150 بووە لە ئێستا بۆ شتانێمە کە بە معاملەی گەڵا ئەکڕێەوە فرۆشتێ بۆ ئێمە هیچ فەرقێکی وای نەکردووە
کڕن و فرۆشتەکانتان بەگەڵایە ئێمە بە مۆز جملای هێنن بەڵێ مۆز بەگەڵایە بۆ نمونە ساڵان تەماتەی ئێرانیشتمان بووە باری ئێران ساڵان بەتمەن بوو بەڵام بەێستا بە واسەیەوە کە تمەنەکە ئاوای لاتووە ئێرانیش بەگەڵا هاورداکات ئێرانیش بەگەڵا مامەڵاکە بەڵێ پێش دوسێ مانگ پێش ئێستا مۆز بە چەند بوو کیلۆمانیا بە کوڕ جاری وا بوو ئەمانە بازار بەڵام ئێستا لە ئێستا کارتۆنی بە 12 هەرین بە کوڕێک بۆچی ئێستا بۆ نەگەڵا ئەوها دابەزیوە بۆچی نرخەکان وەکو خۆین یعنی نرخەکانش دانابەزیەوە وڵی هاوردەکەم و اینجا زیاتر علاقی بە هینیش بە لە هەندستان و کە هێنەسەمە هەندیە مۆزە مۆزمانێ لە ئەفریقاوەیەت ئەو مۆزەی ئەفریقیەکە کارتۆنی 30,000 نارەکەوێت ئەمیان کارتۆنی 12,000 ئەم مۆزە گەربی بازاری نابۆ نمونە کارتۆنی 12,000 ڕێک مایەکایی دەرچێت یعنی سپایتیان نایە بەڵام هۆکارەکەی گەڕێ بۆ کەمبوونی کەمێت بۆیە بازار لەم کاتەیە نرخەکانیان هیچ گۆڕانکایی بەسەر ناتووە هەرزان بوو بێت تۆزێ لە نسبەتی ئیشەکەی ئەمە نەوەڵە بگرە عنی وەکو ئەو کاتێکە گەڵا بە 155 تا 6 بەدەستێوەنی هەرزانی هەرزانی نەوەڵا بەدەستێمە نییە بەدەست تاجرەکانی عەلوەکەوەی بڵین ئەوانەی کە ئاوردەیەکەن لە زاخۆین بۆ کوردستان بۆچی ئەوان هەرزانی ناکەن وەڵی هۆکاری زۆرە هەندێکیان ئەڵێن على ئەساس یعنی لە شوێنی خۆی گرانە هەندێکیان ئەڵێن بۆ نمونە ئێستا ئەڵێ لە شوێنی خۆی گرانەکە گومرگە چێتە سەر یعنی لە چاو ساڵانە زۆر گرانتر هێشتا ساڵان هەرزانتر بوو بۆم لێستا پارنا 2022 ساڵی 2022 کارتۆنی مۆزی ئەفریقی دەکڕی بە 18,000 بە 7,000 کیلۆمانیا بازار ڕێک کیلۆمانیا بازارینا بەڵام ئێستا ئەو مۆزە ئەفریقیەکە کارتۆنی بە 7,000 لە نفسی عەلوەکە 27,000 کەوێت دوێنێ پێرێ هاتووە بۆ 25 و 26 ئەینە تا 32 ڕۆژ بەس هەر ئەو مۆزە ئەفریقەش بە ڕەغبەتە و چاک بوو بەس ئێستا ناڵم ئێستا هاوردەکە مۆزە ئێرانیە ئەمە هەندستانیە هەندیە پێڵەن هەندی بەڵێ یاخوا بەخێر زۆر دەسپاس بەڕێز یاخوا بەخێر نازانم سەکان شامە هەرزان نرخەکان گرانە وڵا باشە باشە لەخوا ئەم دۆلار داوازینە تەئسیری دروست کرۆ لە بازار ئەرەوەڵا ڕاستەکەی کەمی هەرزانی دروست بووە ئەرەوەڵا تۆزێ باشتر چاو ڕۆژان جاران بزانام چیت کڕیوە وڵی تۆزێ ئەمە جلی دەوامە و تۆزێ خواردنە بە ماڵەوە کڕیمە لە چاو ڕۆژانی ترا فەرقیە بۆ یاننا لەخوا بەزیان خەڵکیەکەی هەرڵی نرخەکان وەکو خۆیەتی هەیە ئەڵی گرانە هەیەڵی هەرزان باشە تقریبا باشە کاشان گرنگە لەگەڵ دابەزینی دۆلارە نرخەکانیش هەرزان ببنەوە وڵا تا دابەزێ نرخەکەم ئەزانکردگە باشتر بۆ خەڵک بازارە بژێتەوە بازار زۆرە بێ شت زییا بێ خەڵکێکی زۆر گلەی لەواکە کە لە بازارە نرخی شتومەک و کاڵا و پێداویستەکان گرانن باش لە چاخۆیە تۆ لێ ڕازیت لەخوا بەزیان زوویەتە بازار ئەرەوەڵا زیاتر تۆ شتەکڕیان ماڵەوە وەڵا ماڵە زیاتر شتەکڕێ ئەرەوەڵا قوربانە بوو پێشمەرگەی نەوەڵا حەماڵیەکەم و بە شەیشە سکوریتیم بە قوربانیت ئەرەوەڵا بە قوربانم ئەوەی بزانی ئەم دۆلارە تا چەند لە بەرژەوندی خەڵکایە ئەگەر نرخەکەی دابەزێت تاام لە بەژوونی خەڵکایە دابەزێ باشتر بۆ خەڵک بەڵێ گران بوو 150 و ئەوەنە ئێستا بە 141 هەو دەتەیەک مال پێ بەتە لەو شتە باش و بوو کڕایە ئەرەوەڵا ئەرەوەڵا براگەن بازاری زۆرەکەی تقریبا نەوەڵا زیاتر ماڵەوە بازارێکە ماڵەوەی ئەرەوەڵا خێزانداری ئەرەوەڵا خۆی گەورە سەلام سەلامە بیاخوا کار و گوزارانی خەڵک چۆن نەبینی وڵی خراپە هەتا بڵی خراپە بێمە ئاشێ بێ موچەیە ئەرەوەڵا ئەرەوەڵا براگەن خۆش زۆر ڕاستە 140 و 142 ئەمە هیچ گۆڕانکاریی لە بازارە دروست کردووە شت هەرزان بووە هەروە خۆیەتی نەخێر هەرزان نابێ هەرزان نابێت ئەمە پرسی بڵێ ئەمر کاڵایە بۆ نەگرانە ئەڵێ ئەمە بە دۆلاری کڕین دۆلار بەرزە ئەی خۆستە دۆلار دابازیوە بۆشی نرخەکە هەرزان نابێت دابەزی وەڵام دای نابەزێن چیلێک ئەمە
پەیوەندی بە وجدانی بازرگانەکانەوە هەیە یان کەوتوتە سەر کاسبکار و دوکاندارەکان؟ والله بڵێم چیت بڵێن لەوێ کە دێ بڵێن لە دەرەوە کە دێ لە لەو شوێنێکەوە هێنن هەر بە پارێ هەر وەک جاران تاسیری لێ نەکردووە نەوەڵا پێت وایە چاودێری هەیە لە بازارە؟ چاودێری نییە نەخێر چاودێری نییە دەست خۆش براکەم خوا بازار سەلامەتی بە قوربان سەلام تۆ باشی بە قوربان بازار چۆنە؟ وڵی کاگارش بازار تا بڵی زۆر خراپە یان ئەمە هەروەڵا ینی هیچ باش دەبوو وڵای توانین بڵێ ها چۆنڵی ناو بە ناو یەک دوو ڕۆژ باشە بێت لە دوو هەفتەیەکە یەک دوو ڕۆژ بەزیتر بە تەواوەتی ما باقی ڕۆژەکانی کرد پاری شەر بەرنامەیەکمان کرد پێکەوە هەروتت خراپە بازار دەی وڵای کاک ئارشخۆ بە ڕۆژگارکە ناو بازارەکەی نەک من هەمووی واڵێ هەمووی واڵێ کە مەعاش نەدرێ ئیتر دابەزینی نرخی دۆلارە کاریگەری دروست نەکرۆ بەوەی کە جمجۆڵە بکەوتە بازارەوە نرخی کاڵاکان هەرزانتر بن ناوەڵا کاگارش ئەگەر کاریگەریە بووایەوە ئێمەی فرۆشیار زوو ئەسمان پێکرد بەس هیچ کاریگەریی نییە ناوەڵە ناوەڵای هیچ کاریگەریی نییە ئەم جان ئەم کاڵاینی ئێوە بەڵێ بە دۆلار ئەیکڕن بە جملەوانە بەڵێ زۆرینەی بە دۆلارە بڕێکی کەمینەوە بە دیناری عێراقیە ماباقی بە دۆلارە بڵێ بەڵێ ئێستا کە دۆلار دابەزیوە بۆ هەرزان نابێ شتەکان وڵای کاکە ئارش سەبەبەکەی ئەوەیە لە بەروی کە خەڵک شت ناکرێەوە بە دەرەجە یەک کە شتیش ناکرێتتر مەجبوریش ئەو کاڵایی کە بە دۆلار یا بە دیناری عێراقیە هەروەکو خۆی هینی قایشێکی ئاوە سعیدی چۆنە مەسەن ئێستا قایشێکی ئاوە ناچەرم نییە بەس مەسەن ئێسەوە جملەکەی بە مەسەن ئەو پڕەکەی 650 بێ تۆ مەسەن 1500 لێ خێرەکەی بەس کە مەسەن ئەڵی بە 3000 کابرا مامەلێکی ناخۆش لەگەڵاکە ئەڵێ بە 1000 نابێ بە دوو نابێ کێشەکەەوەیە کە ئەڕی شتێکە کڕی ئەڵی بۆچی خاترم ناگری ئەڵێ من بە دۆلار کڕیومانە دۆلاریش بەرزە ئەکەیستا دۆلار نزمە بۆ ئەمان هەرزانتر نایفرۆشن وڵای کاگارش حەسەبەوە کەوتۆ سەر ویژدانی ئەو فرۆشیارە پێنجی بە ویژدانەکەەوەە پەیوەندی بەشێکی پەیوەندی بە ویژدانەکەەوەیە بەشێکی پەیوەندیشی بە کەموچەوە هەیە بەشێکی پەیوەندیشی بۆ یەکە کابرای فرۆشیارە ئەوێ تۆزە خێری زیاتر بکە ئەی مەسەرەن دوکانیە یا مەسەرەن عەرەبانەیە لەسەر جادە بە پێی ماندووبوونی ئەو ڕاوەستانی کە ڕاوەستاوە بەس سەرمای زستان و بە گەرمای هاوین و ئەبێ خۆشتێکیش خێرکە بۆچی ینی ئەم نرخانە لە شوێنێکە بۆ شوێنتر فەرقی هەیە بۆچی هەرکەسە بە ویستی خۆی نرخی لەسەر داناوە وڵای کاگارشگیان لەبەروی حەسەب بەڕێزی شەیزانی لە بازارە شتێکی بەناوی بازاری ئازادەوە هەریەکە و مەسەن بە ئارزوی خۆی سعردانێ ئێستا مەسەن ڕەنگە من بمێ قایشە 7000 لێ خێرکەم برادریی تر ڕەنگە 5000 لێ خێرکا یەشی تر 4000 لێ خێرا بەس حەسەب دوکانەکان لەبەری کرێ دوکانیان لەسرە گرانتر ئەیفرۆشن بەڵێ ئێستا شەڕۆک و پێشتر خەڵک مەعاملە زۆرەکە بەڵێ ئەروەڵا عەرەبەکەی تۆزێ لێ دەرچێ کەمتر مەعاملەکە ماباقی کوردە حیاتەکەەوە هەر زۆر گیرن ئەروەڵا بۆ مەعاملە ئەم قەیشانە لە کوێوە هێنن وڵای کاک ئارژ بە زۆری میسری و تورکی بێگومان بە دۆلاری کڕن وڵای قایژەوەی من بزانم بازێکی بە دۆلار و بازێکی بە دینارە بەڵە دیناری عێراقی سڵاو لە بەڕێزیشتنی باش سپاس پیرۆزەبێ ئەم خۆ قۆسکردن و تەرتیبات سپاس چاو جوانە مەمنون زوویتە بازار بەڵێ خۆ پێداویستی ماڵەوەکریان ماڵ هەمووی بەڵێ ئەمڕۆ هاتووی بە بازار سەردانی بازارە کردووە هەستی کردووە هیچ گۆڕانکارێک دروست بووە لە چاو دووسێ مانگ پێشەستەیە ڕاستیەک هەیە ئەویش ئەوەیە هەر کاتێک نرخی دۆلار بەرزە بێتەوە نرخی شتومەک بەرزە بێتەوە بەڵام کاتێک کە نرخی دۆلار دابەزێ نرخی شتومەک دانابەزێ تۆ تەماشا بکە پێشتر چایەکە بوو بۆ نمونە بە 4000 بوو ئێستا بە 6000 مستحیلە بێتە 5.5 هەر ئەم سعرە جێگیرە بێ یعنی بازرگانەکان ئیشیان لەسەر ئەمەیە زۆر قازانجیانە نرخی دۆلار بەرز بێتەوە بۆ بیانوێکی معقولیانەیەڵێ دۆلارمان بە گران کڕێەوە ئێمەش ناچارین بە گران بیفرۆشین بەڵام ئشکالەکە ئەوەیە کاتێک کە نرخی دۆلاردا ئاوازێ نرخەکە بە جێگیرێ مێنێتەوە دانابەزێ بۆیە من بە ئەرکی حکومەت ێزانم جۆرێک پێداچوونەوە بکە بە نرخی کاڵاکانە پێشتر زانی بێتی کاڵایەک بە چەنە ئێستا کە نرخی دۆلار بەرز بۆتەوە پێویستە ڕێوشوێنە بگرێتە بەر چونکە ناکرێتەوە لەگەڵ ئەم هەموو دوکاندارەیە قسە بکەین من هەر تاکێکە مەتوانم چی بکەم یعنی ئەوە ئیشی من نیە ئیشی لایەنی معنیە بەڵێ ئیشی ڕاگەیاندنە کە فۆکس خاتە سەرم بابەتەکە کێشێکی لەو جۆرە هەیە
بەڵام هەر بەمەش حەل ناکرێت پێویستە لایەنی پەیوەندیدار ڕێوشۆنی تایبەت بگرێتە بەر کە ئەم کاریگەریانەی بەرزبوونەوەی نرخی دۆلار لەسەر کاڵاکان چییە؟ ئەم کاڵایە بۆ نمونە 500 نار بەرزە بێتەوە خەڵکە لە هیچ کەی بابەتەم 500 نارە بەرز بێتەوە بەڵام بە ئەگەر تێبینی بکەین لە هەموو کاڵەکانە نرخ بەرزە بێتە بە گوێرەی لە کەم و لە زۆر ئەو بەڵام تو دوایی لەسەر گیرفانی هاوڵاتیەکەوێ و کاتە سێرەکەی لە هەر شتێکە نیزبەتی چۆتە سەری ئەبینی موچە بەم جۆرەیە کەسابەت بەم جۆرەیە بۆیە من وا ئەبینم تەمەناکەم وانە بێ کە بەرزبوونەوە نرخی دۆلار هەموو کاتێک لە قازانجی بازرگانەکانە دابەزینی لە قانجازی خەڵکانیە من باوەڕ ناکەم وەکو کاڵا هەرزان نابێ ئەم هەرزان نەبوونە باسەوت کرد حکومت لێی بەرپرسە و لەگەڵ بازرگانەکان ئەی بەنمونە ینی لێژنی قایم چاودێری ئەمانە تا چەند ئەرچیەوانە کە بازار کۆنتترۆل پەیوەندیدار لایانی پەیوەندیدار کێگێت و هەر کەسێک کە تەحکوم ئەکا بەسەر بازاڕە ینی ئەبێ ئەم حکومت لەگەڵ بازرگانەکانە کۆ بێتەوە ئەم نرخەداتان ناوە پێشتر لە ڕۆژوێنێکی وایە بووە ئەمەی 160 نییە 150 ئەوانە نییە ئێستا بۆتە 142 کەچی سەرەکەی نرخ نایەتە خوارەوە بۆ بازرگانەکە ئامادە نییە یاخود ئەڵێ من وەختی خۆی بۆەوەندە کڕیومە هەموو کاتی بیانووییان هەیە لە بەرەوەی من نابێت تەماشای لەگەڵ ڕێزم بۆ بازرگانەکانی ئەوانە بکەین ئەبێ لایەنی پەیوەندیدار هەستێ ئەرکی حکومەتە بەڕاستی ئەرکی حکومەتە ئەرکی ڕاگەیاندنە ئەرکی هەر کەسێکە کە کاریگەری لەسەر ئەو بازاڕە هەیە سلام علیکم ئەلیکە سلام باشی خۆتبانجان بێوەسەنە بازارتان چۆنە وڵای بازار کزە هەر بەخۆ ئەمە کار و مژێوی ژیانی تۆ سەرم ئاربانەیە هەروەڵا لەسەر عربە جێڕی لە شوێنەکان ناوەستی نەوەڵا سابدنی دەجیێڕ هەرە ڕوم شتە نییە وڵای موچێک کە مەدام هەیە 150 بە 150 ناج بەخۆ نەبەخۆ ئەرۆ لە ناسان بەخوا من نەتوانم هیوان ناتوانیش بکە سەلامە بیا دۆخی بازار چۆنە بە شێوازێکی عام کزە هەرۆلا کزە هەرۆ بازار زۆر کزە دۆلارە کە دابەزیوە کاریگەری دروست نەکردووە بۆی کە شتەکان هەرزان بن وڵای ئێمە شتەکان هەرزانین یە شتەکان گرانی ئێمە لا ئێوە هەرزانە لا ئێمە کەی فرۆشین دانی بازارە فرۆشین ئێمە ئازارەکەی شتێکی وا خێر ناکەی بۆ نەوەڵا هەر وەکو بابەتدا خۆ کەشتە کڕی بۆ ماڵەوە تاشان لەو نرخانە ڕازیت کە لە مازارە هەیە وڵای باشە نرخەکان لێ دۆلار تۆزێ دابەزیوە بازێکیان باشە بازێکیان گران دۆلار و شتەکان ئەم دۆلارە لە بەرژەوندی خەڵکایەگە دابەزێ هەرۆڵا لە بەرژەوندی خەڵک هەرزانە بێ شتە هەرزانە بێ دابەزەکە گران بێ بۆ بە ئەمڕۆ من دوو گەڵام کڕیەوە بە 143 بەڵێ بەڵام نرخەکان هەر وەکو خۆیانە بازار هەرزان نەبووە دای ناشکێنی خەڵکەکە هەروەکو خۆی فرۆشە خەڵکەکە هەروەڵا خۆیەتی خەتای حکوومەتیان کەوتۆتە سەر ویژدانی بازرگانەکان ویجدانی بازارەکە ویجدانی هینە باشە وای خراپە ویژانیانی بازێکان باشە بازێکان خراپە ویجدان سەلام خزمەتت لە ناو بازارە بەشێک لە کاسبکار و بەشێک لە وڵاتیانمان وەرگرت بە شێوازێکی عام بە شێوازێکی گشتی هاوڵاتیانەوانی کە سەردانی بازارە کە نوشتەکڕن لەو نرخانە ڕازی نین کە لە بازارە کردن فرۆشتنی پێواکرێت ئەگەر دۆلار بەرز بێتەوە نرخی شتومەک و کاڵە و پێداویستەکانی ڕۆژانیش بەرز بێتەوە بەڵام ئەگەر دابەزێ نرخەکان دانابەزن ئەوان دەڵێن لایەنی پەیوەندیدار واتە حکوومەت بەرپرسیارە لەوەی کە وەکو پێویست چاودێر نییە بەسەر بازارەوە و بازارەکە ئازادە هەر کەسەوە بەخواستی خۆی کردن و فرۆشتنەکە و شتە فرۆشێ ئەمە ژوای لە بەشێک لە وڵاتیان کردووە کە ژیانیان سەختتر بێ و بەدەست گرانی و بناڵێنن سەرڕای کێشەی نەبوونی کار و وە لەگەڵ ئەوەیشا دەرفەتی دامەزراندن نییە و موچێژ لە کات و خادا بەش ناکرێ دۆخی خەڵک سەختتر و دژوارتر بووە ئەوان دەڵێن کە دۆلار دابەزێ پێویستە نرخی شتومەک و کاڵا پێداویستەکانیش دابەزێ بۆی کە بتوانین لانی کەم ئەو شانی کە پێویستمانە بیان کڕین ئەمە بەشێک لە هاوڵاتیان ئەمڕۆ لەسەر دابەزنی نرخی دۆلار قسەیان بۆ کردن هەمیشە سەلامەت بن.